ئێمە وەکو لیستی برایەتی ئەو بڕیارە بە بڕیارێکی نایاسایی و نادەستوری زانین و کارەکەین بە ئەوەی کە لە ئەنجومەنی پارێزگای کردو وەڵامی ئەوانە هەموو بکەین نەم بدەینەوە و ئێمە لە لیستی برایەتیە قەناعەتمان وایە پارێزگا ئەبێ ئەنجومەنی پارێزگا هەڵیبژێرێ بەپێی بڕیاری چووکەوە ئەنجومەنەی ئێمە پێش دەستور دروست بووە کە تا ئێستا هیچ نەوع قەراریشتەوە بە قسەی خۆیان بە ڕایەکانی خۆیان بەو نووسراوانەی بەڵگانەی کە لە بەردەستی ئێمەیە ئەڵێن ئێوە مادەی 21 شملتان ناکە کەواتە گەڕێنەوە بۆ یاسای برێمەر. یاسای برێمەر هەموو دەسەڵاتێکی داوەتە ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی وەزیرانی عێراق دەبایە بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگا و لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگا و مۆزوعی تەڕحکردایە بڵان ئەو مەسەلەیە تایبەتە بە ئەنجومەنی پارێزگای کەرکووک گەر هەر شتێک بێ بەرامبەر پارێزگا بۆ هەڵبژاردن و بۆ لابردنیشی ئەنجومەنی پارێزگا بەرپرسەلەی کەواتە ئەوان ڕێکارە یاسایی و دەستوری و قانونەکەیان نەگردوتە بەر ئەوەی کە کراوە و ڕەنگە بۆ پارێزگاکانی ترەوانە بشێ بەڵام ئەوە کە پارێزگای کەرکووک ڕەت ناکاتەوە. لە کاتێکە ئێمە دڵنیایە دەین بە خەڵکی کەرکووک وەکو لیستی برایەتی کە هیچ نەوع پشێوێک ڕوونادا هێزە ئەمنیەکانمان بە تەواوەتی مەسەیترن بە سەروەزی ئەمنی شارەکەیە. هێزی پێشمەرگەی کوردستان هێزەکانی پۆلیس و ئاسایش بە هەمویان هەماهەنگن بۆ پاراستنی یەکڕێزی شار و خەڵکی شاریش لەگەڵ ئەو ئەنجومەن و ئەنجومەنەکەیان کە نابێ ئیدارەکە تووشی هیچ نوع شکستێک یا ئەوە بێت کە شار بەبێ ئیدارە بێژێتەوە و ئێمە جاریشکێکیاڵینم قەرارە سیاسیە و کاریشی لەسەرەکەین. ئێمە لە ڕێی خۆمانەوە داوا تۆمارەکەین لەسەر ئەو بەشەکە پێشێلی مافی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان کردووە لە دانی و هاوڕیارێکە و لە ڕۆژانی داهاتووشا قسەی ترمانە بێت لە کاتێکا کە ئەوەمان بە فەرمی پێگا ئێمە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبینەوە ئەی خێنن بەردەمی ئەنجومەن بڕیاری خۆیە.